بە خودای کوی برەی خراپی زادەکەمان زادەیە کارەبایەکەمان تەواو نییە 10 ساڵ زیاترە شەقامەکە دروست نەکرایە منداڵەکان کە دەستنە قوتابخانە زۆر خۆڵاویە هەروەها بە دستانانیش قوڕاویە. ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە قەزای خەباتین ئەوەی دەیبینن گەڕەکێکە نزیکەی 12 ساڵە هەیە ئەمە نمونەیەکە لەو گەڕەکەکە ینی هەمووی بەم شێوە ئاوایە لە وەرزی زستان ئەوە نزیکەی 12 ساڵە قیرتاو نەکراوە خەڵکی ئەم گەڕەکە پەنای بردوتە بەر پایتەخت میدیا داوا دەکات دەنجیان بگەێنن بۆ ئەوی بە زووترین کات چایکەن چونکە چەندین جار دەنجی خۆیان گەیاندووە کەس ئامادە نەبوو شەقامەکەیان بۆ چاکە داوا دەکەم بە زووترین کات بکرد چونکە لە وەرزی زستان منداڵەکانیان دەچێتە قوتابخانە بۆ مزگەوت ئاستەنجی زۆر بۆیان دروست کردو دەمێ بچمە لای هاوڵاتیان کە هەموو کۆبوتنەوەتە چاوەڕێی پایتەخت میدیایان دەکرد بۆی دەنجی خۆیان بگەێنن. ئەگەر باسکەی ماوەی چەند ساڵ ئەو گەڕەکە هەیە و چ داواکاریتان هەیە؟ بەناوی خوای گەورە مهرەبان پێشەشی بە خێراتنی کەنالە بە ڕێزەکەتان دەکەین. وڵای کاکەمە 12 ساڵە ناو وەزعی داینە نا زادەکەمان زادەیە کارەبایەکەمان تەواو نییە داوا لە جەنابی سەرۆکی حکومەت دەکەین بەهانای ئەو خەڵکەی بێتن و جەنابی ئیدارەی قەزای خەبات و سەرۆک شارەوانی قایم بقام بەخۆیان چاک دەزانن ئەو وەزعە کۆکوونی ئەگەر چارە سەرێکمان لێ بکەن مەمنونیانین. ئەو زستانە وەزعتان چۆن بوو؟ بە خودای کوی برەی خراپی یعنی نا ڕێگەبانێ منداڵەکانمان بستە قوتابخانە کە دێنە دەرێن توانای زۆرێمان لێ بچینەوە زۆر لەبەر قوڕ و قوڕاو هیوادارین چارە سەرێکمان لۆ بکەن. ماڵێکی یەکجار زۆر یانێ لەم گەڕەکە هەیە؟ بەڵێ بەڵێ ماڵی زۆری تێدا ینی زیاد لە 100 ماڵ زیاترە کەمتر نییە. خۆی ئاوەڕۆیان چا کردووە عادەتەن کە ئاوەڕۆ دروست دەکرێت ینی دوای ئەوە شەقام دروست دەکرێت چەند ساڵە شەقامەکان دروست نەکردووە؟ بەنسبەت ئاوەڕۆیەکە زۆر چاکە ڕسیفەکەش کرایە بەس قەزای شەقامەکە وڵی زیاتر لە 10 ساڵ زیاترە شەقامەکە دروست نەکرایە. داواکاریتان چییە؟ داواکاریمانەوەیە بەهانای ئەو خەڵکەوە بێن و ئەو خەڵکەش هەمووی فەقیر وەژارە لێرە و کەس خۆشی خۆی ناتێرە بنا ئەو قوڕقڕاو بکەوێتن بەخوای نەهاوینان وەزعمانەیە نەدستانانیش وەزعمانەیە و داوایان لەبەر خۆڵ و تۆز و ئەرێ لەبەر قوڕقڕاو. حاڵی منداڵەکانتان چۆنە وەختی دەستنە قوتابخانە؟ بەخوای زۆربەی زۆری پاسیان گرتیە زۆربەی پاسیان گرتە بۆ منداڵەکانی یعنی نزیکترین قوتابخانە ئەوتە لێرەیە. گەڕەکە کەشتان نزیکە هەر لە قایمقامی قەزای خەبات خۆیان دەبینن بەرپرسان؟ بەڵێ بەڵێ ینی گەڕەکەمان نزیکترین گەڕەکە لە جەنابی قایمقامی. دەست خۆش بەڕێزن بەخێر بێ. بەڵێ بینەران وەکو دەبینن خەڵکێکی زۆر لێرە کۆبووتەوە داوا دەکات دەنجیان بگەێنێ ئەتۆش ئەگەر بێ قسەیەکمان بۆ بکە حاڵتان چۆنە بەم زستانە؟ بە خێراتنی کەناڵی پایتەخت میدیا دەکەین ئێمە وەکو گەڕەکی قەزای خەبات سەر مەشروعی ئێمە چەند ماڵێکن عامودێکمان لەسەر حسابی خۆمان کڕیوە هەروەها یەک عامودی ترمان پێویستە ئێمە کارەبامان لێ نزیک بێتەوە کارەبا لێمان دوورە کارەباکەمان زەعیفە وەکو دایرێ کارەبا بارکی خۆی هەڵبسێت و عامودێکمان بۆ بێنێتون چونکە ناکرێتن پرۆژەی حکوومەت بە ناوی ڕووناکی بێت و لەسەر حسابی خۆمان عامود بکڕین. ینی جگە لە شەقام کێشەی عامودتانەیە لێرە داوا دەکەن لەسەرەکی خۆتان بکڕن؟ بەڵێ لەسەر حسابی خۆمان عامودێکمان کڕیوە داوا دەکرێتن عامودێکی نوێ بکڕین هەروەها حکوومەت هیوادارین حکوومەت بە کاری خۆ هەڵسێتن و عامودێکمان بۆ پەیداکاتن. باسکەی ئەو شەقامەت چۆنە لە وەرزی زستانە و زستانە چۆن؟ ڕاستی وەزعەکەی زۆر خراپە منداڵەکان کە دەستنە قوتابخانە زۆر خۆڵاویە هەروەها بە دستانانیش قوڕاویە داوا دەکرێتن ینی داوا دەکەین وەکو هەموو خەڵکی ئەو گەڕەکە بۆمان سەب بکرێتن. زۆر سپاسی پایتەخت میدیاش دەکەین. زۆر سپاس عەزیزم. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا وەکو دەبینن لێرە هەموو کۆبوونەتەوە بۆ ئەوەی دەنجیان بگەێنین لە پایتەخت میدیاوە ئەوە وەکو گوتیان حاڵیان نە لە زستان حاڵیان حاڵە نە لە هاویندا چونکە لە هاوین بەهۆی خۆڵەوە وە لە وەرزستان بەهۆی قوڕولیتەوە کاتێک منداڵانیان دەستە قوتابخانە قەڵبیان هەموو پیس دەبێ هەموو پاسیان گرتووە هەرچەندە قوتابخانەش لیان نزیکە لەبەر ئەو وەرزستان قوڕولیتەیەکی یەکجار زۆرە.